کورد لە دوو ئازدا پێویستی بەکاری پێکەوەی و هەماهەنگی هەیە بۆ پاراستنی ئەزموونی هەرێم و فراهەمکردنی ئایندەیەکی ڕوون بۆ کوردستانیان، ئەوانیش لەلایەک تەبایی و وەلانانی ناکۆکی ناوخۆیە و لە لاکەی تریشەوە کاری دەستە جەمعیە بۆ چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ بەغداد بۆ ئەواژ یەکێتی نیشتیمانی کوردستان زنجیرەیەک کۆبوونەوەی ئەنجامداوە و دەرگاشی واڵایە بۆ گفتوگۆکردن لەگەڵ سەرجەم لایەنەکان. بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە بۆ بە هاناوهاتنی خەڵکی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئاهێک و هەناسەیەکی ئاسایی بدرێتەوە لە هەرێمی کوردستان پێویستە هەموو لایەنەکان بە یەکگرتووی و بە تۆکمەی بە شێوەیەکی تۆکمە بچنەوە لەگەڵ بەغدا بگەونە ڕێکەوتنێک بۆ ئەوەی هەرێمی کوردستان چیتی لەم دۆخە قرس و دژوارەدا نەمێنێتەوە و هەوڵ بدرێ بارودۆخ و ژیان و گوزەرانی خەڵکی کوردستان تۆزێک لە ئێستا باشتر بێەوە تەکانێک بە بابەتی ئابووری و لایەنی ئابووری لە هەرێمی کوردستان بدرێت. بتوانین ئەم کوردستانە بەرەو پێشتر بڕۆین، ئەم دەسەڵاتە گەشە زیاتر گەشە بکە، ئابووری وڵات زیاتر بگەشێتەوە، پێویستە ئێمە هامەنگی تەواوەتی لە بینی هەموماندا بێ، لە بینی خۆماندا، لە بینی هەموو حیزبەکانی کوردستاندا، هەر حیزبێکە تۆ ئیگری بە قەدر ڕەهەندی خۆی، بە قەر عەقڵێتی خۆی، بە قەرمەداری سیاسەتی خۆی جەماوەری هەیە. هەموو ئەو جەماوەرانەش لە دیدی حیزبەکانی خۆیانەوە لە بەرنامە و پرۆگرامی حیزبەکەی خۆیانەوە دیدێکان هەیە بۆ ئایندەی ئەم نیشتیمانە بەرەو کوێ بڕا و چۆن گەشە بکە. هەڵبەت ئەمەش بە کۆدەنگیەکرێت لە بینی هەموو حیزبەکانە، نەک بە دەردەوکی و لێک دوورکەوتنەوە و لێک سووربوونەوە و قسەڵە و پارسەنگی یەکنان. ئەزموونی ڕابردوو سەلمان دوێتی تاک و کورد یەک و یەکگرتوو بووبێت دەستکەوت و سەروەری بۆ نەتەوەکەی بەدی هێناوە. لەم سۆنگەیەوە ئیتر کاتی ئەوە هاتووە کە ململانێ و ناکۆکی ناوخۆی و حیزبی وەلا بنرێت و هەنگاوە دەستوریەکانی کورد بۆ یەکلایکردنەوەی ناکۆکیەکان بە هاوبەشی لەگەڵ بەغداد بگرێتە بەر. ئەگەر لە ڕابردوو یەکبوونی ماڵی کورد گرنگ بوو بێ وەکو عەرەب بەڵێ مهم هەیە و ئەهەم هەیە، ئێستا گرنگترە لە هەر کاتێک پێویستمان بەوەیە لایەنەکان لە یەکتر نزیک بن و وەکو وتمان کە ئەو بارودۆخە دژواری لە هەرێمی کوردستان هەیە، لە هەر کاتێک زیاتر پێویستی بە یەکگرتووی و پێویستی بە یەکڕیزی و تەبایی و برایەتی ناو لایەنەکانی هەرێمی کوردستان هەیە، ناو لایەنە سیاسیەکان هەیە، بۆی بەیەکەوە بە تەئکید ئێمە ئەمە بە تەجربە چەندین جار ئەمە سەلمێنراوە لە ڕابردوو ئەبێ هێزە کوردەکان دەرز لەوە وەرگردن. چەند ئێمە یەک بین، چەند ئێمە تەبابین، چەند ئێمە ملانەی حیزباتی بەرینە دەرەوەی دەسەڵاتی حیزبەوە، ئەوەندە زیاتر ئەتوانین گەشە بە حکومەت بنی و بەرەو پێشەوە بڕۆین. بۆیە پەیوەندیەکان تاکو و تۆکمە بن، تاکو بەردەوام بن، تاکو زیاتر ئێمە بڕوامان بە دیموکراتیەتە بێ، ئەوە ئەتوانین کوردستانێکی مۆدێرن و بەرەو پێشتر بەرین. دۆخی ناوچەکە و جیهان بەهۆی زیادبوونی دەستێوەردانی دەرەکی و بەڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کارێکی کردووە کاگەلانی خاوەن سەروەریشی تووشی کێشە کردووە. بۆیە کورد زیان لە هەمووان پێویستی بەکاری پێکەوەیی هەیە و تا لەم دۆخەدا پارێزراو بێت بۆ ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هەنگاوەکانی لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکان دەست پێ کردووە. عومەر کەریم، گەلی کوردستان، سلێمانی.